هەلبەت هوشیاریە خێزانی یا جواکیگەرە گەلک گرنگە حتا کو ئەف حاڵەتên نەخۆشیە ئۆتیزمê di nava civakî kêntir bibin lê mixabin li Herêma Kurdistanê sal bu salê ev hejmarên henê zêde dibin. Li gorî amarên fermiyên netewên yek bûyî di navbera yek heta du kesan ji her hezar zarokan tûşî vê nexweşiyê dibin ku girêdayî geşidana mêşkî ye. Huşyariya xêzanî çend giring e? Em li ser vê pirsê ji hêjayê Kemal Cebarî serokê Komaleya Otîzmê li Herêma Kurdistanê bipirsîn. Hewayên hêja behs kir ku li Herêma Kurdistanê 3600 zarok tûj bên otîzmê ne û hijmar her ku diçîtin zêde dibîtin û cihê xemgîniyê ye. Boçî sal bu salê ev hijmare li Herêma Kurdistanê zêde dibît? پێشەکی سوپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان زۆر پەرۆشین ڕۆژ و شەو لێک ئەدەین بۆ خزمەتی ئەم مناڵە و داکۆچیکردن لە مافەکانیان بەڵام بەداخەوە کە بەڕێستە فەرمی بۆچی ئەم ڕێژەیە ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵکشانە و زیادەکە ئەمە بەڕاستی شتێکی طبیعیە لە هەموو دنیا ڕێژەی ئۆتیزم لە زیاد بوونایە ئەویش بەڕاستی ئێمە نازانین تاکو ئێستا هۆکاری توشبوون بە ئۆتیزم چییە وەکو نەخۆشەکانی شێرپەنجە و کۆمەڵ ئەو نەخۆشە نادیارانی کە سەرچاوی نەخۆشیەکە نادیارە بە هەمان شێوە ئۆتیزم وەکو حاڵەت ئێمە نازانین چ سەبێکیە هەندێک ئەڵێن پیسبوونی ژینگە پیسبوونی کەشوهەوا و عملیاتی قەیسەری ئافرەت کە منداڵی ئەبێ و وەرەسە و هەندێک بەڕاستی هۆکارێکی ئەگەڕنەوە بۆ تەلقیح جۆرەهات تەلقیح کە لە وڵاتان ئەکرێت بۆ ڤاکسینی نەخۆشیەکان ئەوانە نزیکە واتە ئەگەرێکی نزیکە مناڵان تووشی ئۆتیزم بکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگەر لەوە بکۆڵینەوە تۆ ئەگەر ڕێژەکەت لە زیادبوونە ڕاستە ئێمە ساڵانە ڕێژەکە لە هەڵکشانێکی مەترسیدارێ بەڵام لە بەرامبەردا بپرسین چی کراوە بۆ ئۆتیزم بە تایبەتی لە هەرێمی کوردستان و پێویستە چی بکرێ من لەوەیە بە جەنابەت ئەڵێم بەڕاستی ئێمە زۆر لە دواوین لەو کەیسا پێویست بوو کە تاکو ئێستا چەندین سنتەری حکومی پرۆفیشناڵمان هەبووە لە هەموو مرکزی پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکان و لە ناوچە جیاجەکان بۆ ئەوەی بتوانین ئەو لێشاوە ئۆتیزمی کە ئێستا هەیە کۆنتترۆلی بکەین و بەڕاهێنان و شیاندن بیاهینەوە ناو کۆمەڵگا چکە تۆ کاتێک کە سنتەری پرۆفیشناڵی حکومی وەکو پێویست نەبوو مناڵانی ئۆتیزم کە ڕێژەکان هەر لە زیاد بوو نابوو و تۆ چارەسەرت نەکرد بەڕاهێنان و شیان نەتێنایە ناو کۆمەڵگا ڕێژەکە لە زیاد بوو نابوو ئەو وەختە ئەبێتە بارێکی قورس بەسەر ئێستا و ئایندەی کۆمەڵگاوە خێزانەکان لێک ئەترازێن لە ئایندەیە وەکو مەقولەیەکە دەڵێت لە ساڵی تا ساڵی 2030 و تا 2040 ئەگەر بێت و کێشەی ئۆتیزم و گرفتی ئۆتیزم چارەسەر نەبێ و مناڵەکان نهێنرە ناو کۆمەڵگا هەموو عائیلەیەک دوور نییە مناڵێکی ئۆتیزمی تێبکەوێ و دروست بێ لەو خێزانانە و دوایی کە تۆ نتوانی بێتە بارێکی ئەوە بڕاستی خودێ هاریکاریەوە خێزانە بێتیەک و یەک یان دوو زارۆکێن ئۆتیزمێ هەی بوانە ژیان گەلەگەلێکیە زەحمەتە حتان و کەوەکی جەنابێ گوتی دیار نینە کە ئەگەرێن سەرهەلدانە vê nexweşiyê çi ne aya cînat e yan jî sedemên diyên jîngehê envormayên te ez bi giştî bêjim girêdana wê jî mumkin e hindek şareza dibêjin li ser lîqahê hebît bi taybetî lîqaha MMR aya hiç girêdanek bi van vaksîna van lîqaha heye yên ku bi taybetî li Rojhilata Navîn û Herêma Kurdistanê jî bû zarokan dihêne bikarînan وڵی ئەوەی ڕاستی بە ئێمە لە وەرکشۆپێکی دوومانی ڕابردووە کە نوێنەری وەزارەتی تەندروستیش لەوێ بوو زۆر باس و خواست کرا لەسەر ئەو بابەتە بەڵام ئەوە ئەگەرە یعنی واتە تۆ وەکو ئەڵێت یەکێک لە ئەگەرەکان ئەڵێن وایە پشت ڕاست نکراوەتەوە یعنی لە تەندروستی جیهانیە بڵێ ئەو شتە وایە بەڵام من پێم وایە زیاتر بۆ ماوەی ڕۆڵی هەیە لە دروستبوونی مناڵێکی ئۆتیزما یاخود ژینگە و هەروەها مناڵبوونی بە نەشتەرگەری و قەیسەری وەکو ئەڵێن و کۆمەڵێک بابەت و هۆکاری تر هەن کە ئەمانە سەبەبن بۆ ئەوی مناڵی ئۆتیزم بێتە ئارەوە مناڵێکی ئۆتیزم دروست بێت لە خێزانێکە بەڵام بە شێوەیەکی گشتی تاکو ئێستا لە جیهانیشدا لە تەندروستی و سەحەی جیهانی پشتڕاست نەکراوەتە ئەوە کە بڵێ ئەو هۆکارە دقیقە ئەوەیە کە دەستنیشان بکرێ ئەوە سەبەبە تاکو چارەسەری بۆ لە هەموو دنیا شوایە هەر شتێک تۆ سەرچاوەکەت نەزانی چارەسەرەکەی زەحمەتە بێت باشە زێدەبوونا هەژمارێ لە هەرێما کوردستانê em bêjîn
دناوا 5-6 ملیۆن کەسان زێدەتر ji 3000 zarokا توش bibin بۆ çi egerî vedgerînîtin aya hişyariya xêzanî civakî heta çendê rol digêrîtin bۆ kêmkirina vê hejmarê ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان ساڵانە بە ورکشۆف بە کۆنفرانس لە لیقای تەلەڤیزیۆنی لە کۆنگری ڕۆژنامەنووسی بەڕاستی بە کۆمەڵێک ڕێگای جیاواز هەوڵماندا خێزانەکان وشارکەنەوە بەڵام وشیاری کۆمەلگا تەنها بە ئێمە ناکرێت ئێمە هەروکو وتمان پێویستە بۆ کەیسی ئۆتیزم تەنها وەزارەتی کاروباری کۆمەڵاتی معنی نەبێت یعنی وەزارەتی تەندروستی پێویستە بەجلی بێتە سەرخەت وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی مامۆستایانی ئاینیەوە لە هەموو مانجەکە هەفتەیەک تەرخانکە بۆ خاوەن پێداویستی تایبەت و ئۆتیزم کە وتاری هەینی تایبەت بکرێت کە خەڵکی وشارکێتەوە رادیۆ و تەلەڤیزیۆنەکان ئەو بەرنامانەی کەکردن بەس تەرفیهی نەبێت بەس بەرنامەی هاکەزایی و زاهیری نەبێت ئەو بەرنامانە بەرنامەی تعلیمی و پەروەردەیی تیابێت کە پسپۆڕانی بواری ئۆتیزم و دەروونناسی باس لە ئۆتیزم کە خەڵک وشارکردن لە سۆشیال میدیا بە هەمان شێوە واتە ئێمە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریشە و ئەرکی وەزارەتی خوێنی باڵایە زۆرترین بەحث و دکتۆرا لە مەجای ئۆتیزمە بڕەخسێنێ و دەبێ هەموو وەزارەتەکان پەروەردە بە هەمان شێوە لە سلکی پەروەردە دەبێ منهەجەکە بێت باس لە خاوەن پێداویستی تایبەت بکات بخوێندرێ بە تایبەتی ئۆتیزم ئەمانە هەمووی پێکەوە ئێمە ئەتوانین لەگەڵ کۆمەڵی ئۆتیزمی کوردستانە بتوانین بگەینە کەنارێکی ئارامەوە بتوانین ئۆتیزم بناسێنین بە کۆمەلگاوە بتوانین خەڵک وشارکەینەوە لەوەی ئەگەر تۆ مناڵێکی ئۆتیزمت هەبوو لە سەرەتاکانی تەمەنی لە 6 مانگی یەکەم کە دەرئەکەوێت حاڵەتەکە بتوانانی بە زووترین کات ڕاهێنان و شیاندن یاخۆ چارەسەرێکی بۆ بدۆزە ئەم مناڵە نێڵی ئایپاد و موبایل و ئامێرە دەستکردەکان مێشکی زیاتر بەلای جەباری زارۆکێت نوکە هەماش دایکا خود بن نابیتە 2-3 مانگ دێ خۆ پردەنە موبایلە دایکا خۆ ئایپاتێ هیچ تشتێکی قانع نابن ئەف ئامێرێت ئەلکترۆنی نەبن ئایا ئەڤەژی دەبێتە یەکژە ئەگەرێ دروست بوونا ئۆتیزمێ بەڕێژەی دناو زارۆکاندا یانژی ئەڤاکو هەی زێدەتر دکات بڵێ زۆر جوانە پرسیارەکە و بێگومان ئامێری ئەلکترۆنی موبایل تیڤ ئەو ئامێرانی یاخود ئەو ئامێرانی ئەتاری یاری کە ئەدرێ بەدەست مناڵ و مناڵێک خوارد تەمەەن 2 ساڵ بەڕاستی کارەسات ئەمە نابێتە هۆی ئۆتیزم بەڵام ئەبێتە هۆی ئەوەی 150 فکر و هۆشی ئەو مناڵە بۆ لای خۆی بە ئەو ئامێرە بە تایبەتی موبایل و هەموو تەسەڕوفات و حرەکاتی ئەو کەسانی کە ناشیاون لەناو ئەو موبایلە ئەیکەن هەموو ئەو مناڵە لە ژیانی خۆیان تەقلید دەکاتەوە و واتە بەرجەستەی ئەکا لە تەسەڕوفاتەکانی خۆیان لێرەیە وەکو وتمان ئێمە لە وەرکشۆپی 2 مانگی ڕابردووی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە چەند پسپۆڕ هاتبوو قسەمان تێکردی مەشق کۆمەڵە لەوە بەشدار بووین موبایل گەیشتنە ئەو قەناعەتە موبایل و ئامێرەکان نابنە هۆی ئەوەی مناڵێک ببێتە ئۆتیزم بەڵام ئەبنە هۆی ئەوەی کە 170 حاڵەتەکەی خراپ و خراپترکەن و بەرەو داوای بن باشە بۆچی دناو زارۆکێن کوڕیانژی نێرینە ڕێژەیە ئۆتیزمێ زێدەترە ئەگەر چنە دیار بووە یعنی هیچ لێکۆڵینێکە زانستی دەرئەنجام دیارکردنە بەڵێ هیچ لێکۆڵینەوەیکیش لەو بوارەنێت چکە ئێمە کە نەمانزانی ئۆتیزم سەبەکەی چییە لەوەشان نازانین ئەوە شتێکی سروشتیە کە زیاتر لە کوڕا مەسەن ئێستا بۆ نمونە وتمان لە شاری هەولێر 180 لە ڕێژەی 3000 و مثلا عفو 1300 مناڵ 180 کوڕە و 120 کچە بەڵام تۆ دەبێت ئەوە بزانی ئەو کچۆڵانی کە تووشی ئۆتیزمە بن حاڵەتەکەیان هێندە توندە زۆر زەحمەت دێنەوە ناو کۆمەڵگا یعنی حاڵەتی کچ کە توش ئەبێ حاڵەتەکەی زۆر توندە کوڕەکان لە نێوان خەفیف و مامناوەند و شەدیدا هەیە بەڵام کچەکان زۆرینەیان توندن حاڵەتەکەیان کەمێکیانی واتە لە 20 مناڵی کچە کە ئۆتیزمێتی ئەتوانین بڵین دوانێن حاڵەتەکەیان ئاسایی و بەسیتە ئەوانی تر هەموو شەدیدن ئەمەش دیسانەوە هیچ تاکو ئێستا لە دنیا نەوتراوە و باس نەکراوە و حتا سیحی عالەمیش و ڕێکخراوەکانی بواری ئۆتیزمی جیهانیش نەیان سەلمان و نەیان توانی و بیسەلمێنن کە بۆچی لە ڕووی علمیەوە کچ کەمتر تووشە بێ و کوڕ زیاتر تووشە بێ بەڵام لەگەڵ ئەوەشتا ئێستا عائیلەمان هەیە 6 مناڵی هەیە 3 ئۆتیزمە سێکەش کە ئۆتیزمە شەر نیە لە دوای یەکەمووی مناڵی یەکەمی ئۆتیزمە دووەم ئۆتیزم نەبووە چوارەم و شەشەم ئۆتیزمە ئەمەش هەیە لەمەشە بەڕاستی ئێمە نازانین هۆکارە علمیەکەی چییە و بۆچی ئەگەڕێتەوە خۆزگا لیژنەیەکی بەحوسی علمی و تەندروستی لێرە لە کوردستان دروست ئەبوو لێکۆڵینەوە لەوە کرد چ دایەوەی لە خاتون لە دنیا ئێمە سیرکەن نەتەوە یەکگرتووەکان
یعنی لە ساڵانی چلەکانەوە ئۆتیزم هەیە ئەو لە 2008 هەڵساوە ڕۆژێکی دیاری کرد یعنی لە دنیا دەرەوەش ئۆتیزم لە دواوەیە نەکەلێ بەڵام ئێمە لە کوردستانە لە دواوەین لە خزمەتکردن و لە زانین و لە واتە ڕۆشنبیری و سەقافەتمان بەرامە کۆمەلگا ئێستا بەداخەوە کە ئەمە لە کۆمەلگای ئێمە زۆر کەسەیە کە مناڵێکی ئۆتیزم ئەبینەوە زانێت لە مەریخدا بەزیەوە تەرکیزی لەسەرەکە بە شێوەیەکی ناشرین سەیرێکە بەشێت حسابێکە لە حاڵێکە ئۆتیزم جیهانێکی تایبەت بەخۆیە جیهانێکی جیاوازی جیاوازترە لە من و تۆ جیاوازە شێت نییە دەبنگ نییە بێعەقڵ نییە چونکە بەڕاستی ئەوان لە هەندێک مەجالا بۆ نمونە مناڵێکی ئۆتیزم تەمەنی 4 ساڵە باشترین مەلەوانە بەبێ ئەوەی پێشتر پرۆڤی هەبێت تدریبی هەبێ وە باشترین پایسکل سوارە باشترین ینی لە کۆمپیوتەر و لە ئامێرە ئەلکترۆنیەکان شارەزایە هەر هەمووی بۆت سەر و بنەکە بەرنامەی و هەڵی ئەوە شوێنێ ئەتوانی یعنی من بەستم ئەوەیە زەکاییان فوق العادەیە و جیهانێکی تایبەتیان هەیە بەڵام کۆمەلگا نازانێت چۆن تەعاملیانەکە هەر ئەو مناڵە ئۆتیزمانە من چەندی جار باسم کردو لە وڵاتان لە دەستگا زۆر حساسەکان دانراون کە گەورە بوونە و ئەوانی کە قسە ئەکەن و باری ئۆتیزمەکان خەفیفترە بەڵام هەمویان عەبقەرین ئەو نوعانە بەڵام لێرە بەڕاستی ئێمە هەموو تێکەڵ کراوە کە ئوترێ ئۆتیزم بە چاوێکی ترۆ سەیرەکرێ فرامۆش کراوە سوودیش لە توانەکانیان نابینرێ ئەوانش کە پێویستە سوودیان لێ بنێت خودێ هاریکارێ هەموو خێزانە بیتن و خودێ هاریکارێ وا زارۆکاژی بیتن یەک و دناو جڤاکیدا ڕۆبڕۆی گەلک کێشەیە دەبن ئین نەخۆش هێژایە کەمال جەباری سەرۆکێ کۆمەڵای ئۆتیزمێ لە هەرێما کوردستانی گەلک سپاس